خۆشەویستان شکرانەی خۆی گەورە بکەن ئەو ئافرەتە لە ماڵێ ژیانی خۆی بە ئاسایی بەسەر دەبرد لە کاتێکی چی پێ نەکرا پیسایی پێ نەکرا پیسایی پێ نەکرا پاژۆی محاولاتێکی زۆری کرد هەرچا نەبوو تەحامل و حەبوو عیلاجاتی قەبزی و چوە کرد مەعاون طبی دوایاتە خەستەخانەی مێرەبانی لە خەستەخانەی مێرەبانی ئەشعەمان لەبۆ گرت گوتی تەسک بوونەوە هەیە لە کۆڵۆنی ئەها دەبینن ئەوە تەسک بوونەوە هەیە لە کۆڵۆنی دەبینن ئێرکوانە ئەها بینە ترکیز کەسەری ئەوە کۆڵۆنەکەی تەسک بوویتەوە ئێرە خۆپایتەوە باشە لێرە پیسایی لێرە نەدەچوو ئەو دیوەی تەماشا ئەو دیوەی بکەن ئەها هیچ لێرکوانە عبر نەدەبوو ئەلێرە لە بۆ ئێرە عبر نەدەبوو هەرسان چما کرد کۆلۆنۆسکۆپیمان لەبۆ کرد لە کۆلۆنۆسکۆپی دکتۆر بژار کۆلۆنۆسکۆپی لەبۆ کرد گوتی دکتۆر دلێر ئاو دیوی نابی یعنی ئەلێرکوانە ناتوانێت بچی ئەو دیوەی باشە کە نەیتوانی ئاو دیوی ببی یعنی پیسایی عبر نابی هەرسان ئەو پارتەمان لێ کردەوە بە ئامێری لیگاشوور بە برینێکی کچکە لێمان کردەوە دوای ئەو لامان لەگەر ئەو لای ڕەبت کردەوە ئەو جۆدەینێرینە زەرعی ئەم گۆش دوعاخێری لەبۆ بکەن خوای گەورە شیفا عاجل لەبۆ هەمووان بنێریتن ئەوەیە ئیش جوانی لە میهرەبانی میهرەبانی دڵسۆزی و لێزانی